چەندین ساڵە کاری گۆڕینەوەی دراو دەکات و ئەزمونێکی زۆری لە هەڵکشان و داکشانی بەهای دراودا هەیە. کاتی خۆی زمانی سویسریەکە ئەم تمەنە هەرچی ئاڵتونچی لە کەلارەوە کۆ بوونەوە ئەوەنە پارەیان نەو کە بچن لە ئێران ئاڵتونی پێبێرن هەموو بە هەمویان ئەوەنە پارەیان پێ. هاوڕێ ئەحمەد ئامۆژگاری کڕیاران دەکات خۆیان لە کڕینی دراوی ئێرانی بە دوور بگرن چونکە کڕیارێکی زۆر زەرمەند بوون. ئیتر ئەمە بازارە تومەن هەر دقەیە هەر کەس نزیکی تومەن پێێت و خەسارەکە وەسوێتیە بۆ هەموو کەسێک خاستەن بۆ کورد بە دەور تومەنانە چێ بە هیچ نوعێ ئیسفادەی لێ ناکە یەک کەس. بەهۆی گەمار و ئابوووریەکانی ئەمریکا لەسەر ئێران و خراپی پەیوەندی نێوان ئێران و کۆمەڵگەی نێودەوڵەتی دراوی ئێرانی بە جۆرێک بەهای لەدەست داوە. بەهای $100 ئەمریکی لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا بەرامبەرە بە سەروی 9 ملیۆن تمەنی ئێرانی. عمولەیەکی ڕسمی نیە تا کاریگەری لەسەر بازار دروست بکە. ئەگەر تۆ وەکو دۆلار بۆ تەبعاً دروستیە کرد تەنانەت لە ئێرنا و ئێران خۆشە کاتێک بازرگانەکان شتێکە یعنی تمەن وەرناگرن ئەڕۆن ئەڵێن بە معاملەی دۆلارتان لەگەڵاکەین ئەگەر تمەنیان بدەنێ وەری ناگرن یا بە سعرێکی زۆر زیاتر ئەیان دەلێ بۆیە من هەستەکەم لەبەر ئەوەیە عمولەیەکی زۆر ڕسمی و زۆر مەزبوط نییە. هەرچەندە دراوی ئێرانی بەهای لەدەست داوە بەڵام کاریگەری لەسەر دابەزینی نرخی خۆراکە هاوردەکراوەکان لە ئێرانەوە نەبووە بەو پێی بازرگانە ئێرانیەکان بەرهەمەکانیان بە دۆلار و دیناری عراقی دەفرۆشن. وڵای ئێمە لە ئێران و غەرازمان بۆ تێ وە تمەن نایەبوومان وە دۆلار تێ جاروێت لە علوێ بە دیناری کڕین بە دینارێک هەر سعری هەر وە خۆیەتی کارگەری لەسەر تمەن نابێن ئێمە بە دۆلار یا بە دیناری کڕین غەرازەکان. دابەزینی بەهای تمەنی ئێرانی بازرگان و کاسبکاری زۆری هەرێمی کوردستانی تووشی زەرەر کردووە بەو پێی پێشتر تمەنێکی زۆریان بۆ قازانج کڕیوە و ئێستا بەهای تمەن بە تەواوەتیدا ڕووخاوە. دڵشادەنوەر دەنگی ئەمریکا ناوچەی گەرمیان.